سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەرگەڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی بانا لە ئاز بڕینی بەردەوامی ئاو، توشبوونی هاوڵاتیانی پارێزگای کوردستان بە نەخۆشی زەختی خوێن، بردومانی بەردەوامی ناوچەکانی پاراستنی مێدیا لەلایەن تورکیا، کۆبوونەوەی خانشینکراوانی تامین اجتماعی لە چەند شاری ئێران، ناڕەزایەتی خانشینکراوانی سەنعەتی فولاد و مەعدان لە چەند شاری ئێران، و گیانەدەستانی 125 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ناڕەزایەتی خەڵکی بانا لە ئاز بڕینی بەردەوامی ئاو. هاوڵاتیانی دانیشتووی شاری بانا لە ئاز بڕینی بەردەوامی ئاوی خواردنەوە ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی هاونیشتیمانیان چەند ساڵە شاری بانا کێشەی ئاوی هەیە، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ هەنگاوێکیان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە هەڵنەگرتووە. لێدانی دەیانبیری نایاسایی و دروستکردنی بەنجاوی کارناسی نەکراو سەرچاوە ئاویەکانی ئەو شارێ وش کردووە. بەهۆی کەم ئاوی کەشاوەرزانیش زیانی زۆریان پێگەیشتووە، بەڵام دەوڵەت خۆی لە ئاز ئەو بارودۆخە بەرپرسیار نازانێت. بانکرانی جەلیل محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی سنا بۆ جادگا. لە درێژەی سیاسەتە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا، جەلیل محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی سنا دوو جار بۆ دادگای گشتی و انقلابی ئەو شارە بانکێشکراوە. یەکەمین جەلسەی بەدواداچوون بۆ تۆمەتە سەپێنجراوەکانی ئەو چالاکە کرێکاریە لە ڕۆژی دووشەممە 22 گوڵان و لە لەقی یەکی دادگای انقلابی سنا بە سەرۆکایەتی قازی مستەفا عەزیزی بەڕێوەچووە. لەو جەلسەیەدا جەلیل محەممەدی بە ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نیزام تۆمەتبار کراوە، تۆمەتێک کە ئەو چالاکە کرێکاریە بەردەوام ڕەدی کردووەتەوە. دووهەمین جەلسەی دادگایکردنی ناوبراو ڕۆژی یەکشەممە 28 گوڵان لە لەقی 105 دادگای انقلابی سنا بە سەرۆکایەتی قازی ئەقباڵ عەباسی نەسەب بەڕێوەچووە. لەو جەلسەیەشدا جەلیل محەممەدی بە تێکدانی یاسایشی گشتی تۆمەتبار کراوە. توشبوونی هاوڵاتیانی پارێزگای کوردستان بە نەخۆشی زەختی خوێن. بەپێی ئاماری بێهداشت و دەرمانی زانکۆی زانیاری کوردستان، 34 لە سەدی جەمعیەتی ئۆستانی کوردستان بە نەخۆشی زەختی خوێن توش بوون. بە وتەی چالاکانی دەرمانی کوردستان، زۆربەی ئەو کەسانەی تووشی نەخۆشی زەختی خوێن بوون خۆیان ئاگاداری دۆخی تەندروستیان نین و کاتێک سەرزانی ناوەندە دەرمانیەکان دەکەن تێدەگەن کێشەی زەختی خوێنیان هەیە. گوشاری یابووری و کۆمەڵایەتی خۆراکی ناسالەم و گرانی خزمەتگوزاری پزیشکی سەرەکیترین هۆکارەکانی توشبوونی خەڵک بە نەخۆشی زەختی خوێنە. ئازادی ڕەشید فەقیزادە لە زیندانی شنۆ. ڕۆژی یەکشەممە 28 گوڵان ڕەشید فەقیزادە بەندکراوی خەڵکی شنۆ بە دانانی وەسێقەی 1 ملیار تمەنی لە زیندانی ئەو شارە ئازاد کرا. ڕۆژی چوارشەممە 17 گوڵان ڕەشید فەقیزادە لەلایەن هێزەمنیەکانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەستبەسەر و بۆ گرتوخانە گوەزرایەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیارێک لەسەر هۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ دۆسێ ئەو شارۆمەندە لەبەردەستانیە. بردومانی بەردەوامی ناوچەکانی پاراستنی مێدیا لەلایەن تورکیا. لە دوو ڕۆژی ڕابردوودا ئەرتەشی فاشیستی تورکیا زیاتر لە 70 جار ناوچەکانی پاراستنی مێدیای بردومان کردووە. سەرەڕای ئەوەی پەکەکە لە دوایین کۆنگرەی خۆیدا بڕیاری بێجەنگکردنی چەک و خۆهەڵواشاندنەوەی داوە، هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ناوچەکانی پاراستنی مێدیا بەردەوامە و دەوڵەتی تورکیا هیچ هەنگاوێکی بۆ چارەسەرکردنی پرسی کورد هەڵنەگرتووە. بردومانەکانی دەوڵەتی تورکیا زیانێکی زۆری لە گۆنشینان داوە و بەدەیان گۆنچۆڵ و دانیشتوانەکەی ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی تامین اجتماعی لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 28 گوڵان خانشینکراوانی تامین اجتماعی لە شارەکانی یەهواز، تاران، شوش و ڕەشت بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان کۆبوونەوە.
یەکشەمەی هەموو هەفتەیە خانشینکراوانی تامین اجتماعی لە بەرزەم ئەو ڕێکخراوە خۆپێشاندان دەکەن، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە جاواکاریەکانیان نەداوە. خانشینکراوان لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی حەقدەست بوون. ناڕزایەتی خانشینکراوانی سەنعەتی فولاد و مەعدان لە چەند شاری ئێران. خانشینکراوانی سەنعەتی فولاد و مەعدان ڕۆژی یەکشەممە 28 گوڵان لە شارەکانی ئیسفەهان، قائمشار و کرمان لە ئازدۆخی خراپی معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. خانشینکراوان لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، پێدانی مەزایە خانەنشینی، دابینکردنی بیمەی دەرمانی خۆڕایی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. کۆبوونەوەی خاوەن نانوەخانەکان لە یاسووچ. ڕۆژی یەکشەممە 28 گوڵان خاوەن نانوەخانەکانی یاسووچ هاوشێوەی هاوپیشەکانیان لە شارەکانی دیکە ئێران لە بەردەم فەرمانداری ئەو شارە خۆپێشاندانیان کرد. ناڕازیان بە دەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشمی دەوڵەت قاتڵی معیشەتی خەڵکە، خوازیاری وەلانانی سامانەی نانینۆ، پێدانی ئاردی دەوڵەتی، کەمکردنەوەی نرخی کرێدووکان، بیمە، گاز و بەرق و ئاو بوون. خاوەن نانوەخانەکان ڕایان گەیاند ئەگەر دەوڵەت کێشەکانیان چارەسەر نەکات، دوکانەکانیان دادەخەن. بانگەوازی کشانی خوێندکاری زانکۆی عەلامە بۆ تووڕدانی حیجابی ئەجباری. خوێندکارانی کچی زانکۆی عەلامەی تەباتەبایی لە بانگەوازێکدا داوایان لە هەموو خوێندکارانی ئەو زانکۆیە کرد بەبێ حیجابی زۆرەملێ سەردانی کۆلێژەکانی خوێندن بکەن. لەو بانگەوازەدا هاتووە ئێمە ژنانی کۆلێژی ئەدەبیاتی زانکۆی عەلامە ڕۆژی یەکشەممە 28 گوڵان بەبێ حیجابی ئەجباری لە ژوورەکانی خوێندن حازر دەبین، پێچەوانێ خواستی سەرکەوتگەران سەردانی زانکۆ دەکەین و چیتر لە هەڕەشە ناترسین. جێگەی ئاماژەیەکە پاش گۆڕانی سەرۆکی زانکۆی عەلامە شەپۆلێکی نوێی سەرکەوت دەستی پێکردووە و ڕۆژانی شەممە و یەکشەممە دەیان مەئموری حراست لە نێو محەوەتەی زانکۆ جێگیرکراون. سەرکەوتگەرانی ڕژیم بە هەڕەشەکردن هەوڵیان داوە پاشەکشە بە کچانی خوێندکار بکەن، بەڵام خوێندکاران بوێرانە ڕوبەڕووی سەرکەوتگەرانی ڕژیم وەستاونەتەوە و بەرگریان لە خۆیان کردووە. گیانەدەستان و برینداربوونی سێ کرێکار لە کوهبەنان و مەشهەد. ڕۆژی یەکشەممە 28 گوڵان لە دوو ڕووداوی کار لە شارەکانی کوهبەنان و مەشهەد کرێکارێک گیانی لەدەستا و دوو کرێکاری دیکەش بریندار بوون. بەپێ راپۆرتەکان بەهۆی داڕمانی مەعدەنی کوهبەنان دوو کرێکار بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. بە وتەی سەرۆکی ئۆرژانسی کوهبەنان دۆخی تەندروستی کرێکاران جێگیرە و لەژێر چاودێری پزیشکیدان. لە لایەکی دیکەوە کرێکارێکی کەندنی کارێز لە ناوچەی ڕەزەویەی مەشهەد بەهۆی بەربوونەوە بۆ نێوبیری ئاوگیانی لەدەستاوە. لە سەرکاردەرکردنی 40 کرێکاری کارخانەی فولادی ئاریا لە ئەردەستان. بەهۆی قێرانی وزە و بڕینی بەردەوامی کارەبا، بەڕێوەبەرایەتی کارخانەی فولادی ئەردەستان 40 کرێکاری لە سەرکار دەرکردووە. بە وتەی یەکێک لە کرێکاران، خاوەنکار 40 کرێکاری بان کردووە و ڕایگەیاندووەکە بەهۆی نەبوونی کارەبان ناتوانێت حەقدەستەکانیان پەرداخت بکات، بۆ بۆنەوە داوا دەکات کە لە بەیانی دووشەمەوە نەگەڕێنەوە سەرکارەکانیان. نوێنەری کرێکاران با مێدیاکانی وتووەکە کارخانەی فولادی ئەردەستان 22 میگاوات کارەبای پێویستە، بەڵام دەوڵەت ڕێگە نادات زیاتر لە 5 میگاوات کارەبا بەکاربێنن، بۆ بۆنەوە زۆربەی بەشەکانی کارخانە خەوتووە. بە پێی زانیاریەکان 170 کرێکاری دیکە لەو کارخانە ماونەتەوە و ئەگەر کێشەی کارەبا چارەسەر نەکرێت ئەوانیش بێکار دەکرێن. بە وتەی کارناسانی ئابووری، نەبوونی کارەبا بووەتە هۆی داخرانی 50 کارخانە و زیانێکی 15 ملیارد تمەنی بە سەنعەتی فولاد گەیشتووە. پەرستاندنی کۆخنشینی لە دۆروبەری تاران. بە وتەی بەڕێوەبەرایەتی ئەنجومەنی پاڵپشتی لە منداڵانی کەمەندام 20 ناوچەی کۆخنشینیان لە دۆروبەری شاری تاران شناسایی کردووە
کە 10% منداڵەکانیان کەمەندان بن. دلارام نەبەوی بە ڕۆژنامەی شەرقی وتووەکە لە ساڵی 98 هەساویەوە لەگەڵ کێشەی شناسایی منداڵانێک بەرەوڕووبوون کە دایک و باوکیان نییە و زۆربەیان لە کوورە خشبەڕیەکانی شاری ڕێی کار دەکەن. ئەو ئەنجومەنە هەوڵی داوە هەزینەی دەرمانی منداڵانی کەمەندامی دانیشتووی ئەو کەوێڵانە بدات، بەڵام بوجێ پێویستیان لە بەردەستانیە و کۆغنشینی بۆ شاری ڕێی و ئیسلامشەر پەرێسەندووە و تا بە ئەمڕۆ 20 ناوچەیان شناسایی کردووە. تەنیا لە یەکێک لەو ناوچانە 200 بۆ 250 منداڵ و دایکی هەژار شناسایی کراون کە 10% کەمەندامن و پێویستی خێرایان بە یارمەتی مرۆیی هەیە. دووە هەواڵ گیانەدەستانی 125 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. بەیانی یەکشەمە 28 گۆڵان ئەرتەشی ئیسرائیل هێرشێکی بەرفراوانی کردە سەر چەند ناوچە لە کەرتی غەزە و لە ئەنجامی ئەو هێرشانەدا بەلانی کەم 125 فەلەستینی گیانیان لەدەستا. بە وتەی بەرپرسانی ئەرتەشی ئیسرائیل لە هێرشەکانی بەیانی یەکشەمەدا دوو برای یەحیا سێنڤار بە ناوەکانی محەممەد و زەکەریا هاوڕێی لەگەڵ 10 فەرماندەی باڵای ئەو گروپە کوژراون. لە بەرامبەردا وەزارەتی بەهداشتی غەزە ڕایگەیاندووەکە زۆربەی قوربانیان منداڵن و داوای لە کۆمەلگای جیهانی کردووە ڕێگە لە هێرشەکانی ئیسرائیل بگرن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.